لەگەڵ دەستپێکردنی هەڵمەتەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە ئۆپراسیۆنی ئازادکردنەوەی شاری مووسڵدا هاوڵاتیانی هەڵەبجە و پێشمەرگە دێرینەکان و مامۆستایان داوای یەکریزی لایەنە سیاسیەکان ئەکەن لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بە ئامانجی تێپەڕاندنی قەیرانە سیاسی و دارایی و ئیداریەکان چونکە پێیان وایە لە هەموو سات و کاتەکان زیاتر ئێستا پێویستیمان بە یەکریزی و چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە. پێویستە هەموو حیزبەکان بە یەکگرتووی بمێننەوە چونکە ئێمە دژمنێکی زۆر سەرسەخت لە بەرامبەرمان وەساوە دەمێلێدا درێن وەکەوەی قوتمان بە ئێمە ئەبێ زۆر تەبابین و ملەتی زۆر حەز لەوە کە خەڵک تەبابێ حیزبەکان تەبابن ئەگەر ئێمە تەبابین دژمنەکەمان هەرچەنە بە قووەتێ ئێمە دوانین تێبشکێنی و هەموو برا پێشمەرگەکان هەر لە کۆبانیەوە هەتاکو خانەقین بەبێ جیاوازی دیفاعکەن بەگریەکەن خوێنی خۆیان دەڕێژن تەبا و بران هیوادارین سەرکردەکانیشمان بەرپرسە باڵاکانمان لە هەموو کاتەکاندا تەبا و برابن نەک لە کاتی شەڕەکاندا هیوادارم جارێکی تر هەموو سەرکردەکانمان هەز بە بەرپرسیارەتێکی زۆرەوە بێندابیشن لەگەڵ یەکترا ئەو کێشانە کێشەی سیاسیە ئابووری هەموو شتەکان وەلا بنێن بێن بە لەگەڵ یەکتردا ڕێکەون با گەلەکەمان چیتر تووشی نەهامەتی و زیان نەبێت. داوا لە سەرکردایەتی سیاسی کوورد دەکەم یەکەڵوێست بە جددی ئیش بن لەسەر ئەوەی یەکەڵوێست بن یەک بگرن بەسە ئیتر لەمە لەبەرەوەی لە تەحموولان نەماوە ئێمە چەند ساڵێک پێش ئێستا وەزعێکمان هەبوو لە وڵاتانی شوادۆری شانازی بە کوردستانەوە کرد ئێستا ئێمە بە خۆمان مشکلەیەک و قەیرانێکمان دروست کردو بۆ خۆمان بەبێ هیچ شتێک بە بێمەبوونی هەبێت حەقا ئێمە خۆمان بچینەوە بە خۆمانە ئیتر ئەمە بەسە لەبەرەوەی ئەمە شەڕی مووسڵە لەبەرەوەی ئێمە شەهید ئەدەین بریندار ئەدەین ناڕەحەتین دڵی شعبەکەمان هەمووی هەی ئەو میلەتەیە حەقە یەکەڵوێستیەکان بخەنە یەک بوو ئەو شعبەکە خوێنە ڕژێ ئێمە بتوانین پاداشیان بەوە بینەوە بتوانین ئیدارەیەکی ڕێکوپێکمان هەبێ بیان ژێنین. من وەک پێشمەرگەیەکی دێرین داوا لە سەرکردایەتی کوردەکەم بەبێ جیاوازی چۆن لە بەرەکانی شەڕە ئێستا یەک هەڵوێستین چۆن ئەڕۆین شەڕەکەین بەرامبەر بە دژمن لە دانیشتەکانیشدا هەروایە یەک هەڵوێستین و قەیرانی کوردستان بە هەموو سیاسی و عسکەری و هەموو شتێکی چارەسەر بکەین. ئەمڕۆ لە جاران زۆر زیاتر پێویستمان بە یەکڕێژی ناو ماڵی کوردەیە و ئەبێ هەموو سەرکردایەتیەکان هەموو حیزبەکان بە یەک دانیشین ماڵی کورد ڕێک بخەینەوە لەبەر ماڵی کورد تێک نەچێت چونکە ئەم جارە ئەزمموی کورد تێک بچێ بەڕاستی بەگاڵتە چارەسەر ناکرێتەوە. هەرچۆن ئەمڕۆ تاوی ڕەنگە جیاوازەکان لە ناوی هێزی پێشمەرگەدا بە یەک دەست دژ بە دوژمنانی گەلی کورد وەستاونەتەوە بەو شێوەش پێویستە هێزەکانی کوردستان و سەرکردایەتی سیاسی کورد بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ کۆتایی بە تەواوی قەیرانەکان بێنن چونکە هاوشێوەی سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ئەمڕۆ هاوڵاتیان چاویان لە دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتەوایی سیاسی هەرێما. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.